الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين وعلى آله وصحبه ومن دعا بدعوته واهتدى بهديه إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالين لتفسير سورة العصر بخزمتان بقمو بمبستي رزامندي خواهي قوله وهي وادارم اوي آزي السودي لور بقرن إن شاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. والعصر إن الإنسان لفي خسر إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر. بله خوشوستان ديار سورة العصر كوكو معلومة إمام الشافعي رحمة خوالي بي دربالي أو سورة دفرمي لو لم ينزل الله على عباده حجة إلا هذه السورة لكفتهم. أجر خواي قول سبحانه وتعالى لبو بندكاني هيش تيش كيدان بزاند با وكو حجته بالقرى سريان تنها أو سورة نبي أو انديان كافي بو. بري سورة العصر خواي قول سبحانه وتعالى وكو ليلو لسندين زي قايدي كش بقسم دس بيدكاتن كدفرمي والعصري أو ذا والعصر بتسان شويق ليك درايتو زوربي مفسرين دفرمي والعصر واتسويند بكات سويند بزمانة سويند ب أو كاتي روجانة كوا دروا هندش لمفسرين دفرمون سويند بعصر واتسويند بنواجي عصر كوا صلاة الوسطى وكل سورة البقرة شخوا يقول آماجي بيدا كوا حقا همون ويجا كان لدواي ركن شهادتين هر هموي هر بينزن ويج زور مهيما بلام ديارنا نا او بينزجدا كخواي قول سبحانه وتعالى نا او بينزدا وكل سورة البقرة دا فرمي حافظوا على الصلوات والصلاة الوسطى كوات صلاة وسطاج ديار نيجي عصر دكاتن كوكو بيغمبر صلى الله عليه وسلم الحديث صحيح دا فرمي هر كسي نيجي عصر بروات وكأنما مالو من دالو هموش تيشي لدزدا او انده مصيبة تيشي قوري خو اپنا ما بدا بغيو جا والعصر كوكو وتمان كزور بين فسرينج با كاتو زماني ليك ددنو ايتر كاتو زمانش عيني بهماش كخواي قوري سوين دي بيدا خواوكو مخلوق يق لمخلوقاتي خواي قوري كبحق بلقو دليل لسر عظمتي پروردگار وبنسبة هر انسانش او كاتو زمانو او عمري كلبوي بريار درا كوا سرمایي جيانيتي زور شتێکی بەنرخە هەر کاتێک لە ژیانیدا دەڕوا ئەوە دووبارە نابیتەوە هەر کاتێک لە ژیانیدا دەڕوا دووبارە نابیتەوە بەڵام حسابی چاوەڕوانی دەکات لە ڕۆژی قیامەت. لێ بەڕاستی پارێزگاریکردن لەسەر کات زۆر مهمە. پارێزگاریکردن لەسەر کات زۆر مهمە. لێ کاتێکەوە تەماشا دەکەینەوە کار وەکو سەرمایە ژیانی ئینسان کە پێویستە هەر هەمووی هەوڵ بدرێکەوە لەشتی بە سوود سەرف بکرێکەوە سوودی دنیا و قیامەتی هەبی بێجگەلەوەش ئەو عەسراواتە ئەو کاتێکەوە دەڕوا تێیدا ئەنواعی ڕوودا و ڕوودەداتن ئەنواعی ڕوودا و ئەو ڕووداوانێکەوە خوای گەورە سوبحانه وتعالى بەڕێوەی دەبا و تەدبیری دەکاتن کە لە خلالی ڕووداوەکانیشدا عینی عەزەمەتی پەروەردگار بەدیار دەکەویتن. وەکو لە سوورەتی آل عیمراندا دەفرمێ وتلک الأیام نداولها بین الناس. بەڵێ ئەو لە خلالی ئەو ڕۆژگارانەدا خوای گەورە ڕۆژگار دەگۆڕیتەوە بە ڕۆژگاریتی ئیتر کەسێک لە فلانە ڕۆژ سەرکەوتووە لە دوای ئەوەی سەرکەوتن لە دەست دەدا کەسێک بە پێچەوانەوە کەوە لە ئێش و ئازاردا دەبینی لە دوای ئەوە بە چەند ڕۆژگارێکی دیکە خوای گەورە وەزعێک دەینتە پێشکەوە سەرکەوتن بەدەستدەینی ئەویان نەخۆشە ئەو جا پاشان چاک دەبیتەوە ئەوی دیکەیان لە سیحەتی خۆشدا و پاشان نەخۆش دەبی ئیتر بەو شێوەیە تەماشا دەکەی بە هەموو شێوەیەک خوای گەورە تەدبیری ئەو بوونەوەرە دەکاو لەو کاتانی کەوا ئێمە تێیدا دەژین لەو ڕۆژگارانی کەوا تێیدا دەژین بە ئاشکرا تەدبیری خوای گەورەمان لە پێشچاو دیارەکەوە بە چ شێوەیەک خوای گەورە ئەو ڕۆژگارە بەڕێوە دەباتن بە ئەنواعی وەزع و بە ئەنواعی جیاوازی کەوا لەو وەزعدادا کە هەمووی طبعا هەموو ڕووداوەکانیش و هەموو ئەو شتانێکەوە خوای گەورە تەقدیری دەکا هەمووی پڕیتی لە حکمت هەمووی پڕیتی لە حکمت ئەو جاری وایە ئەمە حکمەتەکەمان لۆ بە دیار دەکەوی لێمان دیارە جاری واشەیە نایزانین و ئیتر ئەوەل و ئەخێریش پێویستە ئینسانی مسلمان
تسليمي قدري خواي قوري بلبروي أما لأصل وإيمان من بوي هيك وأخواك سبحانه وتعالى الحكيمة وهروها همو كارو كردو كانشي برا لحكمة بل والعصر سوين بالعصر إن الإنسان لفي خسر بل خواي قوري سبحانه وتعالى فرمي بالتأكيد بقسمي عصر أويك وإنسان كان بقشتي لخسارة منديدانا إنسان كان بقشتي لخسارة منديدانا إلا الذين آمنوا وعملوا الصالحات إلى آخر الآية كواتا همو إنسان كان بقشتي جنسي إنسان همو لخسارة منديدا إلا أوانك أو صفاتانا أنت كواتا لقدر وجود أو صفاتاني كوالا آتو سيان باسكر أولا خسارة مندي دنيا وقيامة نجاتي دبي ولا قدر نقصاني لو صفاتانش أو زياديه لا أو خسران وخسارة من ديك واتيدا أو زلير دا فرمي إن الإنسان لفي خسر نافرمي لخاسر لفي خسر وكأنما خسارتك تار دوري دا أو يان كوتيتا ناوراستي خسارة من دي إن الإنسان لفي خسر لا خسارة من دي تار دوري دا أوش كوتيتا ناوراستي خسارة من ديك إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر أو زالير دا خواي قولا باز لتار صفات دكاتا أو هركسيك أو تار صفتي تدابي أو لخسارة من دي نزاتي دبي ونقصانيج لو صفاتانا أو ببيت سوانو ودبيت معي زياد بوني خسارة من ديكي وزياد بوني أو تار صفتش أو دبيت معي نقصاني لخسارة من دكي وكاتش كوا هركسيك أو تار صفتي بتواتي لها تجي أو بتواتي لخسارة من دي نزاتي دبي يكم صفة أويكوا إلا الذين آمنوا إلا أوانا نبي كوا بيش هموش تق إيمان يعني هنا إيمانك راس تدرس بهمو أركان كان إيمان وكو لا حديث جبريل ده هاتك خواهي يورد فرمي أن تؤمن بالله وملائكته وكتبه ورسوله واليوم الآخر وتؤمن بالقدر خيره وشره كوات معلومة وكو لا كتب عقيدة تفصيل بو أركانان إيمان درا بيوست أو كسي كوا بهرش ركن إيمانه إيماني بذات خواهي قول بربوبيتي بألوهيتي بأسماء وصفاتي إيماني بملائكته هروك خواهي قول القرآن بيروزو لفرمودي بيغمس صلى الله عليه وسلم باس كرا إيماني بكتابكاني خواهي قوله هيك لبو بيغمبران روانا كراينا أوي كبناو ديزانين وأوي بكناوي شان نازانين بمجملي إيمان من بهمو كتابكاني خواهي قوله هبي كوا خواهي قول رواني كر لبو بيغمبران وإيمان من بهمو بيغمبران هبي أو بستبينزي كوا بناو ناويان هاتي القرآن بيروز وغيري أوانش كواز بيغمبري ديك الزور هاتين الله خواهي قول سبحانه وتعالى بلام وكونا وتنها إيمان ما بو بستبينز ناوه لبيغمبران عليه الصلاة والسلام لغيري أوش خواهي قول نادي تبلام هيت بيغمبريش كبناو إيمان ما بيني غيري أو بستبينزا أجر تيكسانش ببيغمبري دابنين واليوم الآخر وهروها إيمان بروج قيامته بها لو كاتك ولا مردن ودس بيدكاتن أو زال سؤالي منكر نكيري ناو قبر وهروها لعذاب خوشي ناو قبر أو زال زنديبونه أو زال حشر حساب وميزان پردی سرات و بهشت و جهنم و همو تفاصیل کان روز قیامت و هر ایمان من بقدر خوای گوره بخیره و شر كوات ایمان من بهمو او تقديراتان خوای گوره بدن كوا خوای گوره تقديري دكوا برياري لسردداتن او ذا او قدران خوای گوره كبقازان جي بندته او دبيتن هموي وهروها اوي كوا نسبة ببندك الشر ناخوشي خرافه والحاصل اوي كوا خوای گوره تقديري كردي هر هموي پيوست ایمان من پيهبي كاتش كوا ایمان من به هر شش ركن هنا او ديار او ذا لفظي آمنوا من بتواتي لسرجه بزيد بيتن وعملوا الصالحات وهروها كردوي تاچيان انزام دا كوا تصفتي دوميان اوي كوا او كساني كوا كردوي تاچيان انزام دا كردوي تاك وكو معلومه بيست دو شرطي تدابي تا وكو خوي گور بكردوي تاك لما قبول بك اويش اوي كوا يكم زار اخلاصي تدابي تنها ما بس تخوابي رياي تدان بي شركي تدان والعياذ بالله وهروا دوميش متابعي پیغمبري تدابي صلى الله عليه وسلم بوشي ويبتن كوا پیغمبر صلى الله عليه وسلم انزامي دال بروي هر يغلو دو شرط تدان نبو او اخواي قبولين كواتا هر چند باخلاص وبكي اگر متابعي پیغمبري تدان صلى الله عليه وسلم خواي يقول ليت قبولناك وهر چند متابعه بك اگر باخلاص ونبي عين خواي قبوليناك الا دبي بهود دو شربيتن او ذا خواي او عمل بعمل الصالح قبول دك لبندكان قبولي دك وتواصوا بالحق وهروها خواي سبحانه وتعالى فرمي صفتي ساميان اوي
کەوا تەواصە واتە ئامۆژگاری یەکتر دەکەن ئامۆژگاری یەکتر دەکەن بە حەق دیارە هەموو ئەو شتانێکەوە خوای گەورە فەرموویتی حەقە لە قورئان و لە سونە لەسەر زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئیتر هەر یەک لەوان ئامۆژگاری ئەوانی تر دەکات دەوروبەری خۆی کەواتە مسلمانان لە دوای ئەوەی کەوا هەر یەک لەوان خۆی کامل دەکات بە ئیمان و بە عەمەلی صالح ئەوجا هەوڵ دەداتن تەکمیلی غەیری خۆشی بکاتن بە ئامۆژگاریکردن بە حەق و هەروها بە ئامۆژگاریکردن بە سەبرگرتن لەسەر ئەو حەقە کەواتە ئامۆژگاری یەکتر دەکەن بە مانای ئەوەش دێتن کەواتە مسلمانان بە طەبیعەتی حال پێویستە لەگەڵ یەکتر بژێن لەناو یەک تەجەموع و یەک کۆمەڵدا بژێن ئەوە ئەسڵە لە وجودی مسلمانان لەبەرەوەی زۆر شت لە مەراسیمی دینەکان لە شەعائیری دینەکان بە شێوەی کۆمەڵ نەبی ئەنجام نادرێت لە بۆ نمونە یەک لەو ڕوکنانەیەکەوە لە دوای ڕوکنی شەهادەتەین دێتن نوێژی جەماعەتە بە حەقەت ئەگەر بە جەماعەت نەبیتن لەگەڵ یەکتر نەبیتن بەو شێوەی نییەکەوە خوای گەورە دەیەوێت سوبحانه وتعالى و هەروە چەندین شەعائیر لە شەعائیری دینەکەمان پێویستی بۆی هەیەکەوە مسلمانان لەگەڵ یەکتر بژێن ئەوجا تەواسی و ئامۆژگاری یەکتر دەکەن بۆی کەوە لەسەر حەق بەردەوام بن ئەگەر کەم و کورتێک لە یەکتر ببینن یەکتر ئاگادار دەکەنەوە ئەگەر هەر کەسێکیش لە برایەکانی خۆی ببینیتن کەوا لەسەر حەقە زیاتر پاڵپشتی لێوە دەکا زیاتر هانیدا لەبووی کەوا بەردەوام بی لەسەر ئەو حەقە و هەروها تەواسی یەکتر دەکەن و ئامۆژگاری یەکتر دەکەن بە سەبرگرتن بە ئارامگرتن لەسەر تەکالیفی حەق ئەوجا دیارە ئەو ئامۆژگاریکردنی یەکتریش بە سەبر دیارە سەبر سێ زۆری هەیە سەبرگرتن لەسەر تاعەتەکانی خوای گەورە لەبەرەوەی نەفس حەزی لێ نییە تاعەت بکە مقەیەد بی و هەروە سەبرگرتن لەسەر ئەنجام نەدانی مەعاسی و سەرپێچیەکان و هەروە سەبرگرتن لەسەر قەدەرەکانی خوای گەورە ئیتر بەو شێوە ئیمانداران هەر یەک لەوان ئەو چار سیفەتەی لێبێتە جێ ئەوە لە قەدەر ئەو چار سیفەتە ئەوە لە خەسارەتمەندی نەجاتی دەبی و هەرێکەچیش نوقسانی لەو سیفاتان تێدابی ئەوە بە تەئکید بەرەنگاری یاخود ئەوە بە تەئکید ئەو خەسارەتمەندیە یەخەی دەگریتن و خوا پەناماندا کەسی کافریش ئەوە بە تەواوەتی لەنا ئەو خەسارەتمەندیەدایە لەبەرەوەی بێبەشە لە هەر چار سیفەت لەو چار سیفەتەی کە باس کرا بەڵێ خۆشەویستان ئەوجا لەبەر ئەوەی هێشتا کاتمان بەدەستەوەمە ئینشاءالله دەچینە خزمە سوورەتی ئەلهومەزەش پڕ لە سوورەتی ئەلهومەزەش کە بەو شێوەیە خوای گەورە دەست پێ دەکا بسم الله الرحمن الرحيم ويل لكل همزة لمزة بەڵێ خوای گەورە سوبحانه وتعالى دەفەرمی وا وەیلا و لەناوچوون لە بۆ هەموو کەسێکەوە هومەزەی لومەزە دیارە وەیل وەکو لێرە و لە چەندین جێگایت کە لە قورئانی پیرۆز بەکار هاتیە کەلیمەیە کە پێ گوترێ کەلیمەت وەعید واتە وا وەیلا لە بۆ ئەو کەسە بەعام ئەوجا وا وەیلا لە بۆ عەزابێکی تون لە بۆ ئەو کەسە و یاخود هەندێک دەفەرمون وەیل ناوی دۆڵێکە لە دۆڵەکانی جەهەنەم بەڵام دیارە والله أعلم وەکو زۆر بێ مفەسرین دەفەرمون الأول أصح واتە کەلیمە باب تەفسیری یەکەم بۆی کەوە وەیل بەمعنای وا وەیلا دێتن واتە کەسێکەوە ئەو کارە ئەنجام بدا وا وەیلا لە بۆوی لەو عەزابە توندەی کەوە چاوەڕوانی دەکا بەڵێ هومەزەتین لومەزە خوای گەورە سوبحانه وتعالى باسی کەسانێک دەکاتن کەوە عیب و عار لە خەڵکی دەبینەوە کەسانێکەوە عیب و عار لە خەڵکی دەبینەوە و تانە و تەشەرەیان لێ دەدەن دیارە جیاوازی لە نێوان هومەزە و لومەزە کەوە خوای گەورە سوبحانه وتعالى وەصفی هەر کەسێک دەکاتەوە ئەو دوو سیفەتەی تێدابی هومەزەبی و لومەزەبیتن ئەویش ئەوەیە هەردووچیان عیب و عار دیتنەوەیە لە خەڵکی بەڵام هەر یەکەو بە شێوازێک هومەزە ئەوەیە بە فعلە لومەزە ئەو کەسێکەوە عیب و عار بە لیسان بە زمان لە خەڵکی دەبینیتەوە کەواتە هومەزە بە فعلە واتە کەسێکەوە بە فعل واتە بە حرەکەیەک ئەوجا ملی بابدا و خود حرەکەیەک بە دموچاوی و بە برۆی و بە چاوی بە کەپووی بکاتن کەوە تعبیر لەوەی دەکا مەسەلەن لەگەڵ کەسێکی بەرامبەر ئیشارەتێکی داتێ بە اعتیبار فلانە کەس ئەوها کاتێکەوە فلانە کەسیش هەستی پێ ناکاتن ئەوە هەمزی دەکاتن کەواتە بەبێ قسە ئەوە بەکردەوەیەک و بە حرەکەیەکی ئەوجا بە دەستی بی و بە دموچاوی بی و بە ملبادانی بی و بە برۆی بی و بە هەر شێوەیەک بی ئەوە هەمزە وهروها لەمزیش ئەوەیەکەوە بە لمزيش بأوي بقول بي وكخواي يقول ولا تلمزوا أنفسكم كواتا لمز أوي بقول بيتن بزمان بيتن كواكسيك بزمان عيب عار لخلشي بين تو إترخواي يقول دفرمي ويل لكل همزة لمزة وويلا لبوها مكسيك وهمزي لمزة لبرو بحق
ئەگەر کەسێک ئیماندار بی لە خلال قورئانی پیرۆز خۆی دەناسی کە خۆی ناسی ئیهەندێنیە ئەتوو هیچ کەسێکەوە عیب و عار لە کەسێک کە ببینیتەوە لەبەرەوەی هەموو کەسێک با هەندێ عیب و عاری هەیە کەمال تەنها لە بۆ خوا سبحانه وتعالى ئیتر کەسێکەوە بەخۆی عیب و عاری هەبیتن پێویستە خەریکی عیب و عاری خۆی بی نەوەک خەریکی عیب و عار و تەشەنە و تانە و تەشەربی لە خەڵکی دیکە دوایە کەسێکەوە هۆمەزەیل و مەزەیە ئەوە بەڕاستی ئەو کەسە لە ڕوانگەی تەکەبر و خۆ بە گەورەزانیەوە هەمزوو لەمز لە خەڵکی داتن. ئیتر بەو شێوەیە لێرە کاتەکەمان تاوا دەب ئینشاء الله تعالى لەوانەی داهاتوو دێینەوە خزمەتەوە ئاتانە بإذن خواهي قولة تواوي دكين. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.